دایکی منداڵ عایشە فەرمووی جارێکیان پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم دوای چاوەڕێیەکی زۆر لە غەزای تەبوک گەڕایەوە منیش ماڵم تەرتیب کردو هاتە ژوورەوە بووکەڵەیەکم دانابوو یەک دوو بووکەڵەیەکم دانابوو لە گۆشەیەک و پەردەیەکم پیادابوو پێغەمبەر دانیشت صلی الله عليه وسلم ویتر با هاو پەردەکەی لادا بووکەڵەکە دەرکە فەرمی عایشە وتم بەڵێ پێغەمبەر فەرمی ئەوانە چییە وتم ئەوە بووکەڵە وتم ئەی ئەوەی پیانسە فەرمی ئەی ئەوەی ناویان چییە وتم ئەوە ئەسپە فەرمی ما هذا الذي عليه باشە ئەمەی لەسەر پشتی ئەسپەکە چییە دوو باڵ بوو وتم جەناحان دوو باڵە فەرمی سبحان الله فرس وله جناحان ئەسپێکە دوو باڵی لەسەر پشتە وتم حای ئەیتوانەوە بیستووە سولەیمانی پێغەمبەر ئەسپی هەبوو دوو باڵی هەبوو پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمی دەست کردە خەندە پێکەنی کەواتە ئافرەت پێویستی بە چییە تضاحكها وتضاحكك هاوسەر پێویستی بەوێ بیخێتە پێکەنین ئەویش تۆ بخاتە پێکەنین چونکە خەندە و پێکەنین نەبێ ژیان ماندووبوونەکانی زۆرە